بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين آمين. برزان خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالين روجة ترهاتنا وخزمتان لروجة بيروزكاني مانجي رمضان ولبرنامج بهاري دلان. خواهد پروردگار عبادت و طاعتی همولایک قبول کاو، یارمەتی دەرمان بێ ئەم دەیەی کۆتایی ڕەمەزان بە شێوەیەکی باش و چاک بەڕێکەین و هەوڵ و کۆشتێکی باشی تیا بدەین، زەخیری باشی تیا بخەین بۆ قیامەت و قەبرمان. بەڕێزەکانم، وەکو عادەتی بەرنامەکە لە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەری خوایە دەبین عەلەیه الصلاة والسلام، کە ئەم فەرمودەی پێغەمبەری خوایە عەلەیه الصلاة والسلام بم شوازي عن عبد الله بن مغفل رضي الله عنه قال: رأيت رسول الله صلى الله عليه وسلم يوم فتح مكة وهو على ناقة يقرأ سورة الفتح وهو يرجع. أم صحابة بالرزاك عبد الله كريم مغفل الرزاي خوای لێبێ فرمي پیغمبری خوام عليه الصلاة والسلام بچاوی خۆم بینی لە ڕۆژی فتحی مەکەیە. طبعا ئەمڕۆ یادی فتحی مەکەیە. فتحی مەکە 1433 ساڵ پێش ئێستا وەکو ڕۆژێکی ئەمڕۆ کە 20 ڕەمەزان بووە. لە 20 ڕەمەزانە پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام بە سوپایەکی داهەزاریەوە فتحی شاری مەکەی کرد، واتە لە بتپەرستی و لە بەندایەتی بۆ غەیری خوای پەروەردگار پاچی کردەوە و مرۆڤەکانی ئازاد کرد و دینی خوای پەروەردگاری دا بەگوێی مرۆڤایەتیە. جا ئەفەرمێن لەو کاتەیە پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام لسر وشتركي بو سوري فتح خويندو إنا فتحنا لك فتحا مبينا. أم صحابة فرمي بيغمري خو عليه الصلاة والسلام كسورتكي خويندو وهو يرجع ترجيع عوية دنگكي توم لي دنگ باتو بيغمري خو عليه الصلاة والسلام قرآنكي أو اندب حماسي وب جواني وريكو بيشي أخوينت دنگي صداي دنگي بلاو أبويا وبناو هاولانا. ايشكري ابن حجر فرمي ايشكري وهو يرجع يعني مدكاني الرجاوة كرد كا او حرفاني كمد بون وكو خوي دريجه كردوا واو شويناني شويني وستان بون تيايا اوستا يعني الرجاوي يا ساكاني تجويد كربو ما نايش معنا كراوه. جاء بيغمبري خو عليه الصلاة والسلام فيري كردوين كلكاتي سركوتنا قرآن ما بيرنشي. طبعا فتحي مكة یەکێکە لە ڕووداوە هەرە گەورەکانی ژیانی پێغەمبەر و عەلەیه الصلاة والسلام مێژووی مسلمانان و قورئانیش تۆماری کردووە، سورەتێکیش لە قورئانە بەو ناوەیە. بۆیە ئەوە ئێمەی مسلمان فێرەکە شوێنکەوتەی پێغەمبەر عەلەیه الصلاة والسلام کاتێک سەر ئەکەوێ، کاتێک خوای پەروەردگار دەسەڵاتی پێدا ئەبێ وریا بێ ئاگای لە قورئان بێ و قورئانی بیر نەچێ. دێنە سەر بابەتە تەجویدەکانمان. ئەگەر وێنەکانمان حازر بن، باسی دەرچەی پیتەکانمان هەیە. نووسراوە دەرچەی میم، حرفی میم پیتێکی ئاسانە، نووسراوە بەلکاندنی لێوەکان لەگەڵ دەرچوونی مینگەیەک لە بۆشایی لووددا. حرفی میم هەمیشە مینگەیەکی هەیە، بەشێکی کەم لە دەنگەکەی ئەچێ بۆ ناولود، بەڵام دیارە مینگەیش لە قورئان خوێندنە ئەو دەنگی کە لە ناولود تا دەرەچێت چەند پلەیەکیە لە کاتی خۆیان باسەکرێ. زانایان بەشی زوبانیان لە دەرچەی نوندا ناوناوە نیوەی تەواو کراو، ئەو بەشەی کە بە بۆشایی لووددا گوزەر دەکات ناویان ناوە تەواوکار. بەشی تەواوکارێکەیەتی ئەوەیان، یعنی حرفی میم بۆ خۆی لەسەر لێوەکانە کە کاتێک ئاەتێک ئەخوێنەوە ئەلحەم ئەلحەم و کەمێک لە دەنگەکەیشی ئەچێ بۆ ناو بۆشایی لوت. ئەوە دەرچەی میمە، بەڵام گرنگە بزانین میم کاتێک کە شەدەی هەیە نابێ خێرا لەسەری بڕۆی، کە ئەڵێ مینە الجینەتی ئەبێ غونەی تەواوی بدرێتێ. لە خزمەت سورەتی ئەلعادیاتین کە سورەتی سەتەمە لە ڕیزبەندی قورئانەکەیە. ئەم سورەتە 11 ئاەتە. پێم باشە تەنها 5 ئاەتی بخوێنینەوە لە بەرەوەی لە مەرحەلەی تەعلیم و فێرکاریە. پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام سەحابە و تابعین بە زۆری وایان کردووە 5 ئاەت فێری بوون، ئەگەر چی سورەتەکە کورتە، و بەوەی کە دوێنێش لە سورەی ئەلقاریعە بەعزێک لە بیسەران و بینەرانی بەرنامەکە فریانە کەوتن پەیوەندیکەن، بۆیە تەنها 5 ئاەتی ئەوەڵێ خوێنینەوە، ئەوی تری هەڵەگرین بۆ کاتێکی تر. بسم الله الرحمن الرحيم
والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. ئەم پێنجایەتە کە لە خزمەتیاین ئێوەی بەڕێزیش کە پەیوەندیەکەن ئەو پێنجایەتە ئەخوێندنەوە کۆمەڵێک تێبینی وردەکاری دەربارەی بزانن. دیارە وشەی عادیات واتە ئەو ئەسپانەی کە هەڵمەت و هێرشە بن لە کاتی جەنگ و جیهادە. خوای پەروەردگار سوێنی بەو ئەسپە خواردووە یا ئەو ئەسپانەی کە موسڵمانان لە کاتی جیهادکردن لەبەر خوا بەکاریان هێناوە. والعادیاتی ئەو لامە بە جوانی ئیظهارەکرێ والعادیاتی عایش دەنگەکەی نزمە نابێ بگڵێ عا نەڵێن عا غەڵەتە. الضابحە ضادەکە حرفێکی بەرز و قەڵە و بەهێزە حرفی بێیەکەیش کە دوێنە مەخرەجیمان خوێن هەر لەسەر لێوەکانە بەڵام قەڵقەلەیە هەبێ بڵێ الضابحە. فالموریاتی زۆر جار خوێنەری کورد ئەو واوانە ئەقرتێ نەڵێن موریات ناموو فالموریاتی قەدحا دالەکەیش قەڵقەلەیە. فالمغیراتیش زۆر کەس لە کاتی خوێندنەوە مغیرات نا مغی ئەو یایە بە جوانی ئاشکراکەی. فالمغیرا ڕایەکە و ئەلیفەکەی پاش خۆی قەڵەوەکەی. صبحا فأثرن به نقعا فوسطن سینەکە و طەیەکە ئەبێ لەیەک جیا کرێتەوە سینەکە لاوازە و طەیەکە بەرزە. فوسطن به جمعا لەوێ میمی ساکینمان هەیە جەمعا بەو شێوازە ئیخوێندنەوە. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندیمان پێوەکن و بەڵێ کاک هەژین لە سەی سائق فەرموو براکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خواهی گەورە موفقتان کا براکەم. والله ما مستقان رقمي زناد إسماعيل رقمي في جمعة لا زوج في جمعة جو بدي والله جاب رجع ورقم صداقة وحد رقم كل يجي هو الأخوي أنا أقدر أدري كنترول اليوم جاي أسألك كم جار دوای لەو برانەی کۆنتڕۆڵ داوای کە جەنابە قورئانەکە بخوێنە فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعاديات ضبحا والعاديات ضبحا والعاديات ضبحا فالموريات داوای لێبرد نەکەین کاکەنەس لە هەڵەبجە. کاکەنەس فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعاديات ضبحا فالموريات قدحا فالموغرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش تاوە پێنجایەتە خوێنین کاکەنەس ئەمڕۆ دەستێ خۆش بێ. کاکەنەس تەواوی. كاك محمد لجبارية وفرمو كاك محمد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير كاك محمد. بسم الله الرحمن الرحيم. فرمو. إذا زلزلت والعاديات خيني بينجايت. بسم الله الرحمن الرحيم والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش کاک محەممەد.
ئەگە تەجوید خوێنەوە ئاگار لە قەلقەلەکانە بێ کاک محەممەد خوان لەگەڵ کاکە محەممەد خوشکە مەنار لە حاجیاوە خوشکە مەنار فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرموا خوشككم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالمريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش دەست خۆش مەنار خان خوا مۆفەقەکە. کاک محەممەد لە قەڵات زێوە فەرموو کاک محەممەد. تاش قوربان خوا مۆفەقەکە کاک محەممەد. دەستخۆشی بەرنامەکە لە دەکەم قوربان. سپاست دەکەین براکەم. بەڕێزی ئەوە سوورەتی عادیات بەڵێ بۆ دەخوێنەوە. فەرموو براکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالمريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش. إن الإنسان لربه لكنود. دەست خۆش کاک محەممەد. إنه على ذلك لشهيد. کاک محەممەد ئێمە پێنج ئاەتە خوێنین تەواو. بەڵێ دەستان خۆش بێ خوا مۆفەقێکا دەستی خۆش بێ. ئینشاڵڵا چەند تێبینیەکە پێڵێم. دالیا خانمان لەگەڵە لە هەڵەبجە. فەرموو دالیا خان فەرموو فەرموو دالیا خان. ألو. بەڵێ فەرموو لە حاجیاوەوە دالیا خان فەرموو فەرموو بخێنە. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالموريات قدحا قدحا فالموريات قدحا بەڵێ فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەستی خۆش بێ دالیا دەستی خۆش بێ زۆر باشە. گۆناخان لە سلێمانی لۆنا عەفوو لۆنا لە سلێمانی لۆنا خان بخوێنە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بخير مامستا. بخير فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش لۆ ناگوڵ دەست خۆش بێ خوا مۆفەقەکە. کەس مەسانە بخوێنێ. بابی خوێنە فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. نعم نجاة. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. خوای گەورە مۆفەقتان کە ماڵەکەتان پڕکا لە خێر و بەرەکەت ماڵی هەمووان.
كاك ديار لهولير فرمو كاك ديار. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. دەست خۆش کاک دیار، خوا مۆفەقەکە، زۆر باش. کاک محەممەد لە عەربەتەوە فەرموو. کاک محەممەد، كاك محمد فرمو. الرحمن الرحيم. ولا ما مسا والله يفرح أنا قلنا بزلزية بس. بسم الله الرحمن الرحيم. لو جمالته فرمو سيري شاشة كبكيان. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا. صبحا يأتي صبحا والموربات قدحا. بله. فالمغيرات صبحا فأثرن به نقعا. كاك محمد دعوة لبردنا كين كاك محمد. كاك أنس له وليرو فرمو. كاك أنس. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بس خوش برنامج تاني لك ماسكا فاستك الخواه موفقك. فرمو كاك أنس. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. إن الإنسان لربه لكنود. كاك أنس جولي معنا؟ پێنج ئاەتە خوێنینەوتمان، پێنج ئاەت پەلەیش ماکە خوێندنەوەکەت زۆر باشە، بەڵام پەلە مەکە لە خوێندنەوەی قورئانە وی ڕەوانتر حرفەکان دەرچێ. دەستێ خۆش بێ، خوا مۆفەقەکە. جزاك الله خيرا. وآمين أجمعين. دادا زينة لبازيان. زينة لبازيان فرمو. بله. فرمو. بله. بس دينا. فينا بخينا فرمو. بس دينا نعم. يلا فينا خان. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. والعاديات ضبحا فالمغيرات قدحا بله. فالمغيرات صبحا إيه. فأثرنا به نقعا فوسطنا ووسطنا به جمعا. دەست خۆش ڤینا خان. کۆتا پەیوەندیمان کاک نەبیل لە ئاکرێ. فەرموو کاک نەبیل. داوای لێبر نەکەین لەو برا بەڕێزە لە هەر بەڕێزێکی تر کە نەمانتوانی پەیوەندیەکانیان وەرگرین. کۆمەڵە کتێبینیتان پێ بڵێم کاک ئەنەس لە هەڵەبجە یەکەم یا دووەم پەیوەندیمان فەالموغیڕاتی زەممەکە درێژ مەکە، بڵێ فەالموونە فەالموغیڕاتی بەو شێوازە، یای موغیڕاتیش سابترکە. فەئەثەڕنە ڕایەکە قەڵەوکە کاک ئەنەس. کاک محەممەد لە ناوچەی جەباریەوە قەلقەلەکان خوێندنەوەکە زۆر باشە، بەس قەلقەلەکانە ئاگا لێ بێ ئەگەر بزانی قەلقەلە چییە. نەقع وەسەطنە بەو شێوازە دەنگێکی زیاترە.
خوشکەمەنەر لە حاجی ئاواوە موریاتی بەو شێوازە. کاک محەممەد لە قەڵات زێوە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم شەدەکان ئەوەی کە پێوترێ شەدە ئەگەر بزانین شەدە چیە بە باشی بیانگرە، کەسرەکانیش درێژ مەکەرەوە و هەوڵدە زیاتر جۆ بگرە بۆ ئەوەی کە خوێندنەوەکەت ڕەوانتر بێ. دالیا خان خوێندنەوەکەی باش بوو لە حاجیاوە بە شێوەیەکی گشتی. لۆ ناو خوشکەکەی لە سلێمانیەوە زەممەی مغیرات درێژ مەکەنەوە فەالمغیڕاتی. کاک محەممەد لە عەربەتەوە شەدەکان بە باشی بگرە. بسم الله الرحمن الرحیم ئەو حرفانەی کە شەدەن واتە دوو حرف کە کاتێک شەدەکە ئەگریانی تۆ دوو دەخێریت بۆ ئەنووسرێ کە شەدەکە نەگەر یعنی دەخێرت لە یەکەم ئەبێتەوە جارە تریش باسمان کردووە. کاکەنەس لە هەولێرە وریای قەلقەلەکان بە ئەگە بزانین قەلقەلە چیە بە حوکمیەوەی خوێندنەوەکەت باشە دیارە ئەبێ بزانی ئەوانە چییە. ڤینا لە بازیان فەئەثەڕنە مەڵێ فەئەثەڕنا فەتحەکان درێژ مەکەرەوە. نا بە شێوەیەکی گشتی خوێندنەوەکان باشە. خوای پەروەردگار موفەقتان کا بەردەوام بن لەگەڵ قورئانە بۆ زانینی هەموو لایەک. قورئان تاوەکو لەگەڵ یابی یەشتا ماوتە لە ئاستی بەرزی و بڵندی قورئان ئابی. بۆیە زۆر هەڵەیە کەسێک پێی وابێت تەواو شارەزای قورئانە. کەسێک ئەگەر بە درێژایی تەمەنی لە خزمەت قورئانە ئابێ پێی وابێ غەڵەتی نییە لە خوێندنەوەی قورئانە ئەوە بە هەڵەدا چووە. هەمومان چەندێک ئاستەکەمان بەرز و ئەوانە بێ پێویستمان بەوەیە قورئان بۆ مامۆستایەک بخوێنینەوە جۆ بگرین لە مامۆستا شارەزاکانی قورئان بۆ ئەوەی قورئانمان ڕەوان بێ. هەمووشمان بەرپرسین بەرانبەر بە قورئانی پیرۆز. خوای پەروەردگار بمان کا بە ئەهلی قورئان کا بە بەهاری دڵان و بیکات بە مایەی خۆشی ژیانمان، بیکا بە مایەی ئاسوودی و بەختەوەری دڵ و دەروونمان. خوای پەروەردگار مناڵەکانمان بکا بە هەڵگری قورئان ئەو بەڕێزانی پەیوەندیان پێوەکردین. خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەتیان کە ئەوانەی کە گوێیان لە دەنگمانەوەی هاوکاری و دەنگاکەن خوا لە هەمومان خۆش بی، هەمومان سەربەرز و سەرفرازی دنیا و دوار ڕۆژ بکەی. داوای لێبوردنی شەکەین لە کەسێکە وەکو پێویست پەیوەندیەکەیمان بۆ وەرنەگیرا بێ یان جۆمان لێ نەبوو بێ یان ناوەکەیمان بە هەڵەوت بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.